تیپی تۆپی پێیانی هەولێر بەشدار لە خولەکانی کوردستان خاوەنی سێ نازناوی خولی نایەبە، بەڵام لەم چەند ساڵی ڕابردوو کەوتۆتە دۆخێکی خراپ و دوو جار دابەزیوە بۆ خولی پلەیەک. ئێستا تیپەکە دەیەوێت بگەڕێتەوە ڕیزی گەورەکانی کوردستان. ستافێکی نوێی ڕاهێنەران کەوا پێک هاتووە لە سەرمەد عەزیز وەک ڕاهێنەر و عیماد ئەسعەد وەک یاریدەدەری و جەودەت سلێمان وەک ڕاهێنەری گۆڵپارێزان و شوان مامۆ وەک سەرپەرشتیار تیپەکە بەڕێوە دەبان. تاخیر دەستمان پێکرد، بەڵام ئەمەی ناکەمە هۆکارەگەرەر ئەنجامەکە بوو. ئەمە تیپەکەمان کۆ کردیتەوە بۆی دووبارە بیگەڕێنەوە لە بۆ نایاب، هەر بۆ شێوەش دانیشتینە لەگە دەستەی کارژێڕی هەموو لایەکیش پاڵپشتی خۆیان لە بۆ ئێمە دووپات کردو لە سەرۆکیانە هەموو ئەندامەکان، هەروە یاریزانەکانی شەرچەندە هێندە تاخیر بوون، یعنی یاریزان زۆر بەکەمی ماوە، بەڵام توانیمان کۆمەڵی یاریزانێکی بە ئەزمون و ئازبەرز بگەڕێنەوە لەگە کۆمەڵی گەنج بتوانین تەوازنێکی باش دروستکەین بۆی بگەڕێنەوە. ئامانجیشمان ئەوەیە کە دووبارە بگەڕێنەوە نایەب، هەر ئەو پەیمانشمان پێدانە بەدەستەی کارژێڕی و بە هەندەرانش دەدەن ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە. ئەم تیپە کاتێکی زۆر کەمی لەبەردەست بووە وەک ئامادەکاری بۆ وەرزی نوێی خولی پلەیەکی کوردستان. تەنها 10 ڕۆژە مەشق و ڕاهێنان دەکات. بەشی زۆری پێکاتەی تیپەکە گۆڕانکایی بەسەردا هاتووە و دەتوانن سوود لە یارزەنانی تیپەکانی خوار 21 ساڵان و یەکەمی یانەکەش ببەستن. مدەی زۆر کەمە خڕبووینەوە، بەڵام ئامانجی تیپەکە نەگۆڕێ، هەنی ئەگەر ئەمە زوو خڕبانیان درێن خڕبینەوە، ئێمە هەر ئامانجی ئەمەوەیە بەسەرکەوینەوە لە بۆ خولی نایابی کوردستان، چونکە یانی هەولێر شایانی کوبرەی زیاترە لەوەی لەکە لە خولی پلێک یاری بکەن، یعنی ڕێزم هەیە، بەڵام ناوی هەولێر و شارەکە و هەروەها هەولێریش پایتەختە، یعنی پێویستە هەولێر لە بەرزترین ئازبیتن لە خولەکانی کوردستان یان لە خولەکانی عێراقبی. ئێمە وەکو ئامادەکاری دەتوانم برێم ئامادەکاریەکانمان تا ڕادەیەک باشن، خراپ نینە، پشتمان بەستووە بە ئەزمموی یاریزانەکان و چەند یاریزانەی لاو ئیشاڵڵا لەگەڵ ستافی ڕاهێنەران و ئەو یاریزانانە یانەی هەولێر دەگەڕێنەوە شوێنی شایستەی خۆی. خولی پلەیەکی کوردستان بۆ ئەم وەرزە لە 16 یانە پێکاتووە و 4یان دەگاتە خولی نایاب. هەولێر لە هەفتەی یەکەم چوارشەممە دەبێتە میوانی کۆیە. حسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.